لا سەرگیری ئێستادا کامیان زۆرترە خۆشەویستی یاخۆ تێچوی ئاهەنگەکە کمترین نرخ بی که طلب کریش دف من 5 غرام طلب کری و پترین جی که طلب کری نزدیکی کیلو اکیش دیباب تبقى هنا جيانك آسان وجيانك دل آرام چتره شوي زيري چتره شوي عقاري بلكو أفي الزوج زي جداد بينش إكدو أن إجداف مالا خودشن أو سبب حريوانا شخصية النيفرو ضوء طويل دم جمير تقريبا ايكونيف بو دوي نيفرو بو كرمامي امر خودي كت شروكا قالك انا خوش بو ضوء طويل فاشل بو بمخرج دلگرانيه بو مخازگینیاوی ابروکه مغرب بو بجا ما چکر ساعت 9 خلاص بو هدف ما گوتم جيك بابا قسەیەک هەیە ئەڵێن کچان لە بادینان بە کیلۆ داوای زەڕەکەن ئایا بەڕاستی شتی وا هەیە؟ از هندک گوران کاریات بینم مثلا گلک جارم برید چون یعنی تاما کردواری گلک زیادتر بو حفله دری تا تکرن ئەگەری دروستبوونی کۆمەڵگەیەکی پیر هەیە هاوشێوەی بەشێک لە وڵاتانی ئەوروپا چارەسەرەکەش دوجار هەر ئەوەیە هاوکاری یەکتری بکەین و کاراسانی بۆ یەکتری بکەین بۆی کە گەنجەکانمان هاوسەرگیری بکەن کە باسی هاوسەرگیریە کرا ڕاستەوخۆ بیر لەوە کرایەوە کە منداڵمان ببێت و خێزان دروست بکەین پرسیارە سەرەکیەکانیش بریتی بوونەوەی کە چۆن بژیم لەکوێ بژیم بەچی بژیم بەڵام سەردەمی ئێستا و هاوسەرگیری ئێستا پرسیارە سەرەکیەکانی گۆڕیەوە بۆ ئەوەی کە بووکەخان دەپرسێت چ ساڵۆنێک زۆر باش و جوان چاکی دەکات بۆ مانگی هەنگوینی بچین بۆ کام وڵات بابەتی ئاڵتونیش بخەرە لایەکی دیکەوە ئەگەر بە چایەکی ڕەخنەگرانەوە سەریکێن بابەتە نەکەین لە ڕاستیدا حەز و خولیایەکی ئاسایی هەر بوو کوزاوایەکە و ڕەنگە هەمووان حەز بکەن ئەم ئەزمونە تاقی بکەنەوە بەڵام کاتێک لە حەز و خولیاوە دەبێت بە داواکاریەکی فەرمی و زاوان ناچار دەکرێت کە ئەم ئەرکە زۆرە بخاتە سەرشانی پرسیارێکی تر دروست دەبێت ئاخۆ هاوسەرگیری ئێستا چی بەسەر هاتووە قسەیەک هەیە ئەڵێن کچان لە بادینان بە کیلۆ داوای زەڕەکەن ئایا بەڕاستی شتی وا هەیە ئەگەر وایە بۆچی لێرە زۆرترین ڕێژەی هاوسەرگیری و کەمترین ڕێژەی جیابوونەوە هەیە من خواستگینی چه کرد بو برادرکی از بهم هری رخی حولیره بو کچکه گادهو که خواسته بو ما خواستگینیاوی ابروکه مغرب بو بجا ما چه کرد ساعت 7 بو شولاوی ساعت 9 خلاص بو هدف ما گوتم جيك بابا يعني تشتد ناخوش وصاقالك تشد بن بو ماجي مشكلة تشد بن بو واجي تشد بن يعني هم مناش ياخو بجنك حسابه ما بدمه والله هر مانگك شكلك مانگ هيا ما 5-6 مناسبة جيت هاي مانگ هيا 45 مناسبة بس يعني اگر چنا بيت هر سر 35 دانه ابنو که مثلا ده ابرو که ما بو فيگانانای بو جامرا ده خدمت آوا کن وقتی خدمت آوا درست تیتا کردن او مرتاحت بن کمشو لکا باش با کر وقتی یک تیتا دستمت بیش دست ممنونم هوا بو من همی دنیا مدفيا بزوجم بس اس ادفي عمري دا نشم مدفتا عول اس جافي خو دم مستقبلي خو وشولي خو كاري خو وشنيكا مدفتا بعمركي دا بزوجم عمركي 26 سالي دا 27 سالي دا كو دا بتر بزاني نبزانم وبزانم كزواج چاويا بهندكا خوشا بهندكا نخوشا ان دروف قبول ناكن يعني زير جرام بويا ان هندك قرق شول ناكن اذفين الشول كان داب زوجن وزير جيش دوي مرحلة قالك جرام بويا من بخو من دفتك بزوجم زير هندا داف منها مهمة بس تشاوا بتهر جنك حش زيريد كان وحش سيارات كان حش مالات كان يعني اس نشم بيج من هندا زير دفتن او نشت هندا زير بكرة بلكو ازو او حش ايكو دود كان زيرنا مهمة بلكو افي الزوج زي جداد بينش ايكو دو ان اجداف مالا خودشن او سبب حريوانا شخصية بل كدفن او تنبن مرتاحترن يعني اوكي عندك هنا الدف مالوان مين جدانا بن بس از خو حريه من شخصي من بترد فتن يعني از خو هيك از زوجي متفتن جدابه
من چه گلایی سر بیکو زاوانی نبو بری چند روزه ما آهنگ کبو بیکو زاوا هندک چا بجن ده حرکه بخود کردن بلکه نبدل کمالگه ها مبون مهم ماجی چند حوالا ما اصلا صحبت کرد یک شوانا گوتی گفت خدا افتشتاد کرد بون حوالا که میدیتر جاب دا گوته برا اگر نو که دو شخص دی اف حرکه کرد بون داشته چه برا ما تو بیکو زاوای یکو پاده بیکو زاوا بخوید کن پا کیپ کرد یعنی اگر جو نکن ما کیپ کرد مهم ذوقه موده هر شخص یک موده که یکی های هشت سادت کرد یکی های هشت کلاسیک کرد یک هشت مدرن کرد مزاج ذوقه شول هنری شول که کمالیه یعنی تو چی هر نکی اگر تکر جی تو خدا ذوق رنگ تو دب دیو ذوق و استایل که دیو دل خوب بخوی که تو چی جی هم هر نکی یعنی چت بدانی عادیه اف بسیار گلک تدگرن بجن نوکه گرانتره بس نخیر افسانه بیرم نوکه گرانتر نوکه ارزان ترن بری نوکه از دی باجر دوی که من نمونه چونکه از کاره به باجریمه 3-4 استودیو تنل دوی که بوند ماوی چند سال آده او بتن کارت کرد و لوده که مازن سرابو بگمان اواجی گران شد کرد نوکه گلک ارزانتر تیده شد کرد و کوالیتی تر و تشتی مدرن تر زواج کردن دهو که پروژه که برچاف یا زده و برانبر هنده جدی رضا جیگوبونه از باورم اگه این داتا کم کن دهو که شمی باجردیت کردستان باشتره و رضا جیگوبونه جی کنتره دهو گلک باشتره و بردوامی آهنگت بو کساوات هنه کرن از بینم وی سردمی دا مصرف گلک کنتره بو بری وی سردم تکنولوژی آپدیت اونو که دوات این کردا معروف بون دوات 3 شب و 3 روز بون 3 شب و 3 روز هر چی کسی نیاز داره دا میوان که تشت فراوین شیف زایدن حالت آهنگا اتکیم بون اجبرهندت گرام بون فوتوگرافر و ویدیوگرافر گلکت گرام بون نوکه گلک ارزانترش پیش بری نوکه و بس نزا مقارنه نهایت کردن هاوساگری استا بیگمان نوک بریه چه زحمت رنو که چه زحمت رج بری نه وک بری بسانه یا 3-4 روزه بیگه که زاوه هاتن گل دیکو طبعا دیکو خاصیتن هاتن رنشتن خوره کراسک ما حجز کر بو پشتی اینگه چون پشتی زبرین و بخیاتیه مازن 100% نج بر کراسیه بس جیگوی بین چی بی حشکل لیک عاجز بیم چکه بی که طبیعت وان ظلامی و جنکه نگون جا گلک یعنی اول چی زحمت راستی حتی تو ای که ببینی بخوا طبیعت و هر دیگه گلک گنجت چی زحمت وی زمانی و کاره که اول من استا ایش دکم و دخوین ویش خواندن کم تو نکردیه مرجع کن اول خوانی خوم به جیان مموی کامل به یعنی چکی ماسی لخوم نبید او جاجه نکم دینم استاس من خوانی خوم بتاوی نیه هی من خو الحمدلله سیارم هیا هموش تک هیا بس هندک ماسی و او شتان هیا شاهده نیه او تشتانه دکم شنی که او جا دایک و کچێک لەنێو دوکانی ئەم زەڕەنگرا بوون ئەمەی هەڵبژاردووە ئەمە هەڵبژاردنەکەی بۆ کچەکە تازە بوو کە دایکی بەهەدێ بۆی کڕیانی هێشتا ماڵی زەوە بەجاڵتونی بۆ کڕم دایکی ئەمەی بۆ هەڵبژاردووە بای دەفتەرێک و دەفتەرێک و ئەی زاوات بای چەنی بۆ هەڵگرتووە نزیکی 5 دەفتەر یعنی چەندێک ئاوتونەکە چەند مسقالەکات تقریبا 5 دفتر يمكن 300 وتقريبا 5 غرام 400 غرام سەگرام ئەمە لەکوێ لە زاخۆ لزاخو وتت كسانێکیش هەن بە پێچوانەوە کەمتر هەنا تقریبا بۆ 20 ورقه بای 20 ورقه کەمترین یانەتوانین بڵێ بای 20 ورقەیە کەمترین زێر لە زاخۆ تقریبا باید 20 ورقه کردی وایە بزنم ئەمە بۆ هاوسەرگیری ئەی زۆرترین تقریبا والله الدكان حتى باید 30 دەرەجی کرد 30 دەفتەر بای 30 دەفتەر ئاوتون بۆ بوو پرۆسی هاوسەرگیری کیلۆنی کرد ئەو دیاریانەی کە سوکاری بووک مەسەلەن پووری بووک خوشکی زاوە ئەوانەش دێن بەجاڵتون نەکڕن
او جا بو ئێستا بووکەی ئێمە وتت پێشتر دیاریکەشیان بۆ کڕیوە او دایکی بو کریه ئەمە دایکی بۆی کڕی 135 ورقه بزنم با 15 ورقه دیجی گوهری و گوستی دکرد هەر دایکی بۆی کڕیەوە هادیه بو کچی خو خزمەکانی تریشان بەجیانی لێرە با 4 نزکی 5 دفتری دکرد ئەمە کاریگەری لەسەرەوە کردووە گەنجی ئێمە نەتوانێت لە زاخۆ لە دۆک هاوسەرگیری لەسەر چی دەبینێت ئەو لەسەر حالی خۆش دەبینێت بەس حالی ئەوە نەخۆشە ئەوە هەر بکڕێ قەید باید 10 دەفتەری دەکرێت بە کچەکەیش با 4 5 دەفتەری کڕی هەیە چی هەر کۆر کچی فەرق نییە ئەگەر حالی خۆش بێت بکڕێ قەید دەکرێت بۆ کچەیش دەکرێت ئەتوانین بڵێن زۆرینەی وایە لە زاخۆ تقریبا 175 وصايا فشي هزري كوريت تو صادري كتشيج دير ئەوە شتێکەوان ژوا سریەکەن دواتر نەیفرۆشنەوە هذا بو مستقبل يوان بلكي جارك بيويز بن بفروشن بو خانيه كي بكرم سيارك لو خاطر نوا کاک بەختیار ئەو کەمرم پێ پیشانەی چەند کێشی چەنە و نرخەکەشی بە چەنە بێڵێن ئێستا بووکی ئێستا زۆر ئەم شتانیان لە داواکەن و حەزیان لەم شێوازێن لە ساڵێکا چەندانەی ئاوا ئەفرۆشی بە بووک و زاوە لە ساڵانێ 11 هەفت بەلێن و یەک کێمترژیک ئەس نابێژم حەبی ڤیوەزنی و کێمترژیک 200 هەی 105 هەی هەتا چتە کیلوەکە لە ڕۆژێکا چەند بووک و زاوە سەردان دەکەن الحمد لله نوکە ئێباش بی بەهای زێریە هاتیە خارێ تقریبا ئەم هەندێک ڕۆژە دووە سێە هەندێک ڕۆژە ژیک نینە هەندێک ڕۆژە ئێهەی بەڵام بەگشتی باشە خەڵک هاوسەرگیریەکە ئاڵتۆنی باشی ژەکڕ لە چەنەوە کەمترینیان نرخی چەنە کە بووکێک ئاڵتۆنەڵەگرێ لەگەڵ زۆرترینیان تا چەنەگات کێمترین نرخ بیکێ تەڵاب کریش دەفمن 5 غرامێ تەڵاب کردی و پەترینیژیکێ تەڵاب کردی نزیکی کیلوەکەیش بە پارە چەنەکەکە بە پارە نزیکی 500 دلارژیکێ تەڵاب کردی حتا 16 دەفتەرێ دلار بەێ باشە ئەوەی ئێستا لەم ناوەندەیە لە دۆک و لە زاخۆ هەیە بە تایبەتی بادینان ئەوترێ ئەوان لەوێ بە کیلۆ ئاڵتۆ نەکڕم ئەم شتە بەڕاستی وایە وانێ ڕاستی نەحەمی کێمێک کێم یە تێدا هەین بەلێت کەڕن بوونە گنج دهوکێ زی هەڤژینیە پێکتینی هێشتای گەنج ما گەنجێکە حەش وڵاتی خود کات ئۆڤەدانکۆ ملەتی خود کاتن مەسەلەن دەوێت زی هەڤژینیە پێک بینیت مۆلێکی ئۆڤۆکات ژم بەردۆن دەفمە وەختی منتەقەکی ژنێک بەردۆ وێ منتەقەی خرش هەمش خود کرد عیبوون دەفۆ تشێکی زۆرێک کرێت بوو vê govê novmedo piçekiyokê me em bînem ji xelkekî çêtirîn boştirîn miletê me heşindê noket ovadonê divêt hevjîniyek pêk bînin mesela molekê ovoket gironiyeke zêr zorê girona mesela kiçiket çî kurkêt xozî vêt hevjîniyê pêk bînî yê talabiyek zêde lê diket zêrî zêr zor rûj bi rûjê giron bit ew kur wextê kete bindeyno ew molxiro bû heratê molê de ovoke bê zêr bê pore hevjîniyê pêk bîne molekê ovoke zêr dê her hebin. gelek ahengat kên ahengê heme reng e mesela mentika Duhokê Zaxoye Hewlêr e mentika bêje Barzan û heta derve parçet Kurdistanê jî em çîn ahengê berê wê noke ez hindek goran kariya dibînim mesela gelek cara em berê çûn yani dama kurdewarî gelek ziyadtir bû heflel derê hate kirin yani bû me dama kêjekî taybet hebû yani نوکه جی یعنی گلک راست هندک جور دواتا یه بره نوت کنه و بس وکی امتین مثلا و سالونانت بینین و تامینادت وکیا بره مثلا ام وکی بیجه دری ببینین بوم گلک خوشتر تیتن یعنی کلتورک بیاد یاره بوکو زواتین اجاسترانا سری زوات آیتا گوتنو یعنی هندک تشتت کردواری کلتوری تیده هبون بس نوکه
هندك منطقة از بینم قالك تشتت بياني تينا تداو جروبت مثلا بياني نتينا نو دا يعني هيش پیوندی کلتورا ما ونینه. اف باری گران اوی گلک جرد دین سر پشتا کرکی بو گلک زیرا خانیکی مزن اوه همی بارکی مزن سر ملیت کری يعني هجر مري خبني مثلا اف باجر ما يزاخو ام بيجين قالك جرى اف قرفتي تابو ما تشيد بين اف دوسيت محكمه هربري خبني اف رجال طلاقي هند بلندبي همي دو كيشي سركيه يك كفته سرملي ديباب تبقى هنا جيانكي آسان وجيانكي دل آرام چتره شوي زيري چتره شوي عقاري چتره شو چاب الايكي بكي هر نگري دا يبدين تبا نگري دا يبكومال تبا اف آريشت هشت بن ليك تيجهش نكي خلتي هيت ما بين مدى بوش ديبابت منو ديبابت بو 6 صالة بو 7 صالة يعني كرو كتش همي مزنكرن وتهندك كودان تنخوش دا وفقير ودرد سريج برشي شمكي او تشتيوان الدفوان هي نوكل دف ما يبي خون منينا افتشتها هجر شنا دينيجي ام بدين رخكي مثلا بيجينا لازم اسقلك بدم ولازم مصرف بكم ولازم كوشا بيك $2000 بتأفهم ميه مظهره وديسا ام داخازت كيجي افجهد فكورين سر استي زانكو سر استي ما مستايد بسبور افيش هندي بوكرو كشت مديار بكر ژمارەکان قسەی خۆیانەکەن بەپێی ئامارە فەرمیەکانی ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستان لە ساڵی 2025 57,000 پرۆسەی هاوسەرگیری تۆمارکراون بەڵام کاتێک باسی جیابوونەوە دەکەین ژمارەکان شۆکهێنەرن و جیاوازیەکی زۆریش لە نێوان شارەکان لە نێو هەرێمی کوردستاندا بەدی دەکرێت بە نمونە لە شاری سلێمانی ڕێژەی جیابوونەوە لە 29.2 لە هەولێری پایتەختیش ڕێژەکە بەرزە و لە 125.3 واتە لە هەر چوار هاوسەرگیریەک بەداخەوە دانەیەکیان بە جیابوونەوە کۆتایی پێدێت بەڵامەوەی سەرنجڕاکێشان ناوچەی بادینانە ڕێژەی جیابوونەوە تەنها لە 111 و ساڵ بە ساڵیش ئەم ڕێژەیە کەم دەکاتەوە ئامارەکانەوەش دەردەخەن کە لە 1000 کەسدا 11 کەس لە شاری دۆهۆک هاوسەرگیری دەکەن و 9 کەسیش لە شاری هەولێر و تەنها 8 کەسیش لە شاری سلێمانی ژیانی هاوسەرگیری پێکدێنن ئامارەکان دەرخەری ئەوەن دۆهۆک یەکێکە لەو شوێنانی کە زۆرترین لە چاو هەموو شارەکانی دیکەدا گرنگی بە پێکهێنانی خێزان دەدات. کاکتەها گەر سەرتا باسێکم بۆ بکەیت چەند ساڵ ئەزمموی پارێزەریت هەیە و لەگەڵ ئەوەشا پێم بڵێ لە ڕابردوو لەگەڵ ئێستا ڕێژەی جیاببوونەوە چەندێک گۆڕانکاری بەسەرهاتەوە ڕێژەی هاوسەرگیری چەندێک گۆڕانکاری بەسەرهاتەوە ماوەی 10 ساڵ لە دادگای ئیش دەکەم لە دادگای هەرێمی کوردستان بە تایبەتی لە دادگای دۆهۆک و زاخ کەیس پترێت لێ هاتی نیەت ژێگڤەبوونێ و داخوازە هەڤژینێژی پترێ لێ هاتی کو نەتیگەهشتنە هەردوو لایەنە دوێ پرۆسێ ئەڤە دەبوو چ تشتی زەواجیکن ئایا هەڤژینیەوەم بوو چ تشتیە ینی بوو چ ئەگەریە ئایا خۆ حسێبتکن کۆ ئەڤە دە بنە پشکێکش جڤاکی و دە جڤاکێکە سەردەستێڤۆن ئێتە ئەوەکەن ئەم تنێ بۆ حەزین خۆنە بەلکو لایەنە پێشتر خۆلەدا بەردەوام بتخۆل هەبن و بزانن کۆجارێ ئەف زەواجە بوو چ ئەوە هەردوو لایەن ینی دێش هەژیئێک بن ئەو نەش هەژیئێکن ئەو هەندێک مەرد چەند ناو بینەوەندا کو ئەڤە هەردوو لایەنە دەبنە ئەگەری هەندێ کو ئەڤە دێ بکێر ئێک ئێن و دێشێن بەردەوامی دنەوێ پرۆسە هەڤژینێ بەڵام سەڕایەمشی ئەوترێت کە لە دۆهۆک و ناوچەی بادینان زۆرترین ڕێژەی سەرکەوتن هاوسەرگیریە سەرکەوتەکان ئەکەوێتە نێوان ئەم دەڤەرەوە ئەمەیان بۆ چ شتێکە گەڕین تۆگە خاڵە لاوازەکانمان ئەمن بێن خاڵە بەهێزەکانمان چین ئەس دبینم بڕاستیش هەژیە ینی پەرلەمان یاسایەکێ دەینێت و هەندێک ئەف یاسا هەبێتە ڕازڤەکردن پرۆسی ڕێکا خوولە ینی خوول هەبن هەندێک مەرج دەینن مەرجا دەینن هەتاکو هەڤژینی و سەبسانهی نەیەتە پێکینانێ باشە گەر چیرۆکێکم بۆ باس بکەیت
لە ماوەی کاری پارێزەرات شتێک زۆر سەرنجی ڕاکێشایی چ لایەنە ئەرێنەکەی چ لایەنە نەرێنەکەی لە پرۆسێ و کەسانیانێت هاوسەرگیری بکەن یان جا ببنەوە يعني خلال دبيني شش هيفودا أبا بوما تشتكي جالك غريبة خلال شش هيفودا حفت هيفودا صالة كده دخوزة جدابيني كان اف موا نكافية اف موا نه موا كدرجة بزاني كجوري هفجيني تشيا جو ئەوان ئەڵێن لەبەر چیە هۆکارەکەی هوكار نديارن تزاني جالك جارا هوكار شخصي نهانا قوتن الداد جيب تني دبيجن أسناشي من القلبي مروفي بجيبي کێشەی کەمبوونەوەی هاوسەرگیری و زۆربوونی جیابوونەوە بە تەنها تایبەت نیە بە هەرێمی کوردستان بەڵکو لە جیهانیشدا بە ڕێژەی لە 15 بۆ لە 140 ڕێژی هاوسەرگیری کەم بۆتەوە. دوو هۆکاری سەرکیشی هەیە. زۆرینەی لە هەرێمی کوردستان ئەڵێن بەهۆی ئەوەی کە زێر گرانە و داواکاری خانمان زۆرە، بەڵام لە جیهاندا دوو ڕاستی دیکەش هەیە. قەیرانی ئابووری و هاوکات گۆڕینی تێڕوانین بەرامبەر بە پرۆسەی هاوسەرگیری. بەڵام کێشە سەرەکیەکە ئەوەیە ئەگەری دروستبوونی کۆمەڵگەیەکی پیر هەیە هاوشەوی بەشێک لە وڵاتانی ئەوروپا. چارەسەرەکەش دوجار هەر ئەوەیە بە شێوازێکی ڕێک و پێک هاوکاری یەکتری بکەین و کاراسانی بۆ یەکتری بکەین بۆی کە گەنجەکانمان هاوسەرگیری بکەن. تا بەرنامێکی دیکەی کورسی خەڵک بەخواتان دەسپێرم.